زۆر پرسیارەکرێ بە لەشگرانیەوە نان بخۆم ئاو بخۆم یان بخەوم ئەوترێ فەقیری ڕوون تێکات یان لە پۆستەکانی فەیسبوک و تیکتۆک و ئێرە و ئەوێ وتەیەک بە ناوی ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵب بڵاوەکرێتەوە دەشت ئەگەر بیکەی فەقیری زاڵە بەسەر نابێ زبڵ و خاشاک زبڵدان لە ماڵەوەت هەبێ جنۆکە و شەیطان بەسەر و ماڵە زاڵەوە فەقیری بەسەر و ماڵە زاڵە بێ. خۆشەویستانم شتی وا ئەسڵی نییە و ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵب هەرگیز شتی وای نەفەرمووە و شتی وا وارد نییە نە لە قورئان نە لە سونەتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. فبۆیە خۆتان مشەوش مەکەم بووی ڕاستە کە بڵاوێتەوە یان هەندێک مامۆستا و لێرە و لێ ئەم قسانە بڵاوەکەنەوە قەلەقی لە ناو خەڵکی ئاوروژێنن مامۆستا من بە لەشگرانیوە خەوتومە شتێکی واش هەیە نازانم تاوانبار ناوم با بۆ تاوانبارەوی تاوانبار ناوی سونەتە ئەگەر هاتو لەشت گران بوو کە ویست و بخەوی دەستنوێژێ بگری ئەگەریش نەیگری خۆ تاوانبار ناوی ئاسایی ئەتوانی هەر بۆ شێوازە بخەوی یان بە لەشگرانیوە تۆ نان بخۆی خۆشتێکی زۆر ئاساییە نە حەدیثی لەسەرە نە ئایەتی لەسەرە ولا لەم زەویە ئەسڵەها باوەڕی بە لەشگرانی و ئەو خۆششتانە نییە و تەجروبەی کراوە کە ئەمە هەرگیز کاریگەری ناکە لە میزانیەت و لە ڕزقت گوێی تێمەدە و بۆ خۆت خەوێکی خۆشی لێکە. ڕێز سەڵامانەیە و سەلام عەلەیکوم.